جوانترین و گەنمگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئاسۆی بەرابەری. دوا بەدوای کوژرانی ڕئیسی جێلادی 67 ڕۆژی پێنجشەممە 3 جۆزەردان بنەماڵەی دادخوازانی کوردستان بەیاننامەیەکیان ڕوو بە دادخوازانی سەرتاسەری ئێران سەبارەت بە درێژەی دادخوازی بڵاو کردەوە. ئەوان لە بەیاننامەکەیاندا جاختیان کردەوە کە نابێ مەرگی ڕئیسی ببێتە هۆی دامرکانەوەی ئاگری خەبات لە پێناو بەدیهاتنی داخوازیەکانی دادخوازان. لەو بەیاننامەیەدا هاتووە کە پێویستە دادخوازانی دەیای 60 و دادخوازانی شۆڕشی ژینا یەکگرتووانە بۆ بەدیهاتنی ویست و داواکاریەکانیان کە یەکێک لەوانە بریتیە لە هێنانی بەرپرسانی کۆماری ئیسلامی بۆ سەرمیزی محاکمەیەکی عادڵانە. ئازیزان لە بەشەی بەرنامەکەماندا داوامان کردووە لە بەڕێز شیوە مەحبوبی وتەبێژی کۆمیتەی خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسی کە لەم بەرنامەیە بەشدار بێت و وەڵامی چەند پرسیارێکم بداتەوە. فەرموونەوەی شتا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بن. بەڕێشیوام کاتتان باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس. زۆر سپاس و بەخێراتن تەکەم بەڕێشیوە هەروەکەوەی کە لە پێشەکیەکە ئاماژەم پێکرد بنەماڵەی دادخوازان بەیانیەکیان بڵاو کردەوە و لەوێ بوێری خۆیان نیشاندا. دواتریش زۆرێک لە خەڵک و بنەماڵەی دادخوازان شایی خۆشی خۆیان سەبارەت بە مەرگی ئیبراهیمی ڕئیسی جەلادی 67 دەربڕی. پێتان وایە ئەو بوێریەی بنەماڵەی دادخوازان و خەڵک لەکوێ سەرچاوە دەدرێت و نیشانە لە چیەوە؟ خب طبعا وەختێکە ڕئیسی مرد دیارە گشتمان خۆشحاڵ بووین، جەنایەتکارێک لە دنیا کەمتر، وەلێ کەسێکە چونکە ئەوەیشمان لەبیر بێ ڕئیسی فقط یەک نەفەر لە سەرانی ڕژیم نییە، کەسێکە لە ساڵی 59 دەستی لە کوشتنی خەڵک و لە زیندانیکردن و شکنجەیانە بووە، لەو ساڵەوە لە دادستانیە بووە، لە هەیەتی لە قووەی قەزاییە بووە و لە مەناسبی مختلفە بووە کە حکمی دەستگیری و شکنجەی مناڵانی خەڵکیدا بۆنەوە زۆر تایبەتە، ڕئیسی بە تۆری ویژە زۆر تایبەتە. دوای ئەویشە خب وەختێکە کوژیا دیارە خەڵک زۆر خۆشحاڵ بوو و بەنەزەر من ئەوە پەیامێکی زۆر گەورە بوو بە دنیا کە بێژێکە ئێمە عەلەیهی ئەم جمهوری ئیسلامیان و حتا مردنیان بۆ ئێمە مایەی خۆشحاڵیە. ولی لە عینی حاڵە دیارە زۆر بەتایبەت لە خانەوادەی دادخواهەکان ئەوەیان تەرجیحەدا کە ڕئیسی محاکمە کریە، ڕئیسی جاوابگو بێ بۆ گشتە جەنایەتەکە کردیە و ئائیسەیشە بۆیە هەروبەیانیەشەوە خوێنتان و تاکید لەسەر ئەوەیە کە نابێ بە کوشتنی ڕئیسی ئەم پەروەندە ببەسرێ، چون هەرائیسە وەختێکە تەوەجۆکەن جێگەهای تریش بەیانیان داوە دەقیقاً لەسەر ئەم مۆزووە قسەیان کردا. بەڕاستی ڕئیسی کەسێکە کە ملیۆنها نەفەر بێ ئێغراق، ملیۆنها کەس و خانەوادەی داغدار کردا و ئائیسە هیچ بە یەکمانی ئەشێ جوابگۆییە وجودی بێ لە رابطە لەگەڵ ئەو جەنایەتەوە کردیانە و دیارە خۆشحاڵ کۆنندێ، دیارە هەرچی ڕۆژە وەختی هەڵەسی بە خەبەری ئەعدامی مناڵی خەڵک و یەک ڕۆژ هەڵەسی لەخەو و خەبەری مەرگی ئەم جەنایەتکارە ئەبیسی دیارە خۆشحاڵ کۆنندەی بۆ خەڵک. بەڵێ بەڕێز شیوار وەکو خۆشتان ئاماژتان پێکرد نیگەرانی هەیەکەیە کە پێیان وایە دوای کوژرانی ڕئیسی پەروەندەی ئەم جەلادەی 67 دەبەسترێ. ئایا پەروەندەی جنایەتەکانی بە تەواوەتی ئەبەسترێت؟ ئیمکان پەزیر نییە، چونکە لە سەتحی دنیا ئێوە تمشاکەن هەر وەختێ جەنایەتی ڕوویدا مەسەلەن لە ئارژانتین لە شوێنەکانی ترا وەختە تمشاکەن هێشتا دادگا بەرگوزار بووە، هێشتا ئەوانەی وا کەسیان لە دەستایە خۆیان شکنجە و زیندان کران دیارە هاتن بۆ ئەو دادگا قسەیان کردا. من پێم خۆشێت تەوزیحی من وەختە لەسەر دادخواهی قسەکەین دیارە ئەوە داربەرگیرەندەی خانەوادەکانێکن کە مناڵەکانیان لە دەستە، وەلێ هەر کەسێ هەر زیندانیە خۆی دادخواهەکە، هەر کەسێکە لە ناو خیابانە موردی حملە قەراری گرتە حەقی لە بین چوە. تەواوی ئەمانە جزوی بە ئیستیلاح جنبشی دادخواهین و ئەگەر دادخواهی لە سەتحێکی وەسیعترە تمشاکەین و تمشاکەین ڕئیسی چەند نەفەری واقعاً زندگی چەند نەفەری بە منفی تحتی تاثیر قەراردا دەنەچێ هەر کام لەمانە بێ ئیدعایەکیان بێ بێشکاتکەن
نابرێ ببەسرێ هەر ئەمڕۆ بووە دوێ کە بۆ کمیتەی حقیقەتیابی سازمان مەلال دانێ ئیطلاعیەی سادر کردە و وتێتی کە تابان ئەم شکنجە و ئێدام و غەیرە نابێ مەختومە بێ بە ئەوەی کە ڕئیسی ئیترنیە ئەفی بینالمەلەلیش هەروە بەیانیەکی سادر کردو بە نەزەر من نابێت چونکە بزانە دادخواهی بەستگی بەوە نییە ئەم فەردە مردە یا نەمردە ئەوڵەن ئەم کەسە ڕەبتی بە سیستەمێکە تەنیا خۆی و کارەی نەکردە سیستەمێکە زۆر قانونی خەریکە خەڵکە کوژێ زندانیەکە ئەم کەسێ بووە کە سمەتی بووە کەسێکی نەبووە لە خیابانە و ڕەت بێ و خەڵک کوژێ کەسێکە بووە ڕئیسی قووەی قەزاییە بووە لە مەناسبی مختلفی قانونیە بووە ڕئیس جمهور بووە لە تحتی ریاست جمهوریە لەواقع هەم سەرکوبی انقلابی ژنجیان ئازادی سوورەتی گرت مەسەلەی هەواپەیمای ئوکراینی تەواوی ئەمانە وەختێ تمشاکەین مەسئولی ئەسلی جمهوری ئیسلامیە کە نمایەندەی و جمهوری ئیسلامی لەو مەقتەعە ڕئیسیە بۆنەوە مەختومە نابێت من پێم وایە لە سەدحێکی وەسیعە لە دادگاهای مختلفە لە مەسەلە بەررسی ئەکرێ چون ئەگەر ئێوە تمشاکەن بلەخەرە ڕئیسی هاوکارانێکی بووە کەسانێکی بووە کە ئەمانەی ئیجرا کردە هەر ئیسە نمونەی حەمیدی نووری لە سوێدا ئەگە تمشاکەن حەمیدی نووری دروستە دەستیاری دادستان بووە ولی کەسێ بووە کە خودی ڕئیسی دەستوری پێدا پەستە نەتیجە تەواوی ئەمانە هەم بە یەکەوە محاکمەی یەک نەفەر دلیل بەوە ناوێت چون محاکمەکردن ینی ئەو کەسەیشی وە کەسی لە دەستا یا زندانی بۆ یا شکنجە بووە ئەو فرسەتەی هەیە بێ قسەکە ئەو فرسەتەی هەیە کە بێژی ئەبێ تحقیقاتێکریە کە مەسەلەن مناڵەکەی منیان ئەیدام کرد چی بەسەراتە چی وەزعیەتێکی بووە دەنێشێ فقط ڕەبتی بە ئەو یەک نەفەرە نیە ئەو یەک نەفەرە یەک تەرەفی قەزیە وەلێ پەیاکردنی حقیقات ئەوەی کە ئەو دادگا حکم بە بەڵێ ئەم کەسە جنایەت عەلەیهی بەشەریەتی گرە حتا ئەگە مردە ئەوە زۆر مهمە دەنچم بە نەزەر من مەختومە نییە و ئەبێ خانەوادەکان دۆمباڵی گرە بەڵێ بەڕێزیوە بزوتنەوەی نەبەعجام لە هەموو دنیادا زۆر بەهێز بووە لە هەموو شوێنێک حزوری بۆ گوستەردە بووە بەڕای ئێوە بە کوژرانی ئەم جەلادە چه تەئسیرێکی بێ لەسەر ئەم بزوتنەوەیە بەنظر منەوە بزوتنەوە بلەخەلە ڕیشەی لە شوێنە ترۆ هەیە و ئیدامەی هەر ئەوێ ئێمە ئایسە شاهدی وین کە نەبە ئێدام فقط مختصی زندانیانی سیاسی نییە یعنی بەنظر من جامعە ئەو نە بڵوغی سیاسی پیدا کردە کە ئایسە ئێژێ هەر ئێدامێ محکومە و حتا کارزارێ ئەخیرەن ڕێکخراوە لە مورد کەسانێکی کە بە خاتری موادی مخدر دەستگیر کریان و محکوم بە حکمی ئێدامەوەن مەسەلەی نەبە ئێدام واقعاً و عەلەیهی ئێدام بوون لە جامعە نەهادینە بووە خەڵک عەلەیهی ئێدام بن و بۆ بوونەوە ئەوە بەجێی خۆی ئەڕواتە بەرەوە ولی لە عینی حاڵە تەواوی ئەو کەسانەی و تحتی حاکمیەتی و ریاست جمهوری یا قوەی قەزاییە لە زمانێکا بوو ئێدام کریان تەواوی ئەمانەش بە یەک معنی شاکی خصوصی ڕئیسین و مردنی تەئسیرێک لەوا ناکات چون ئەمە جنبشێکە کە شروع بووە شاید بتوانم بێژم لە ابتدا عەلەیهی ئێدامی زندانیانی سیاسی بوو وردە وردە بۆ ئەندازەکە جامعە ئاگاه بوو بۆ ئەندازە جامعە بە ئێدام بە عنوانی قەتڵی عەمدی دەوڵەتی تمشاکا و کوشتنی زندگی هاتەتە بەرەوە ئیسە لە جێگەیەکایە ئێژێ ئێدامی هەر کەسێ مەمنوع بۆ بۆنەوەی زندانیان لە هەرچی سێشەمەی خەریکن ئێترازەکەن عەلەیهی ئێدام دەنەچە ئەو جنبشە هەروە ئێدامەیەوە بە نەتەنها قەویترێتەوە بەڵکو بە هیچ عنوان زایف نایە بە خاتری مردنی ئەم بەڵێ بەڕێزیوە خۆشتان ئاگادارن بنەماڵەی گیان بەخدوانی شۆڕشی ژینا هەتا بنەماڵەی گیان بەخدوانی 67 لە زیندوهێشتنەوەی شۆڕشی ژینا زۆر دەوری ئەساسی و نەقشێکی بەرچاویان بووە ئێستا بەشێ لە بنەماڵەکان لە زیندانان وەکو باوکی محەممەد مێدی کەرەمی ماشەڵڵا کەرەمی وە کێڵەکەی باوکی ڕەزا لوتفی لە دێهگولان خەڵک چۆن دەتوانێت بە یارمەتیان بەڵانەوە بچێت چۆن دەتوانێت دەنگیان بێ بەڕای ئێوە بەنظر من لە داخڵی ئێرانە واقعاً ئێعترازکردن تەنها ڕێگەیە من تێ ئەگەم وەزعیەت فەرقەکە خەڵک خۆیان نەزان وەلێ بەڕاستی ئێعترازکردن مهمتر لە هەرچی شتێ ئێعتراز بەو معنیە کە ئەگە قەرارە خانەوادەیەک دەستگیر بکەن ئەبێ تەجەموع بکرێ لە مقابل ئەو زندانە ئێعتراز کرێ و یەک شتی تری شوێ فقط ئەو خانەوادانە نییە ئەمە یەک شتێک کە شاهد بوون ئەخیران کە بەنەزەر من کەم و بیش
کەم نەزیر بوو. ئەوە بوو کە زمانێکە حکمی ئەدامی توماجی ساڵحیان ئێلام کرد، بازە شەستەکان کە مرتبەن خەریکن ئەعترازەکەن زۆر ئەلەنەن بەنەرێکیان گرتو کەوتویان توماجی ساڵحی ئازادکەن. من پێم وایە زمانێک کە خانەوادەیە دەستگیرەکرێن نابێ فقط خەبەر بێ، نابێ فقط تەئەسف تەنهاش عەکسول عەمەڵێ بێ کە نیشانی بن، نابێ فقط شێرکردنی ئەو خەبەرە بێ. ئەمانە زۆر مهمە دیارە، هاودەردیکردن و غیرە، وەلێ واقعاً ئەوەڵەن ئەو خانەوادە نابێ ئەحساسکە تەنهایە، خەڵک بڕۆن بەدەم ئازای خانەوادەی ترۆ کە واقعاً لە شرایطێکی زۆر سەختن و دوومەن ئێعتراز بکریە. یعنی مەسەلەن فەرزکە غیر از تەجامعکردن لە مقابڵی زیندانەکانە بەیانیە نووسین بە سەتحی دنیا. دووبارە مثالێ ترێرمەوە وەختێک کە توماجی ساڵحی حکمی ئەدامیان پێدا 80 دانە ئەگەشتوانەکەم خانەوادەی دادخا لە کوردستان و بەیانیەکیان ئیمزا کرد، خواستاری ئازادی بوون. یعنی جمهوری ئیسلامی ئەبێ بزانێت کە وەختی خانەوادەی دەستگیرەکە فقط بە جورمی و لەسەر مەزاری عەزیزەکەیەتی و یا خەریکە لەسەر شەبەکەهای ئیجتماعی دانێ پۆستێدا ئەنێ بە یادی و عەزیزەیەوە ئەبێ بزانێت تەنیانین، چون ئەگەر ئەمە بتوانێ لەگەڵ جەمعێکە ڕوبەڕوو بێ، لەگەڵ ئێعترازی جەمعیان ڕوبەڕوو بێ، ئەمە زۆر مهمە. ئەزانم زۆر کەس ممکنە بێژێ ئاخر تەجەمع لە مقابل زیندانەکانە ئیمکان پەزیر نییە، ممکنە دەستگیریان کەن. ڕژیم لە هەر تەریقێک و دەستگیرەکە خانەوادە ڕۆیشتە سەر مەزاری عەزیزەکەی، تەوەلودی عەزیزەکەی جەشن گرتە، هاتن دەستگیریان کردە. وەلێکن ئەشێ جمهوری ئیسلامی بزانێ ئەو خانەوادە تەنها نیە و لە تەرەفێک خودی خانەوادەکە بزانێ. فقط یەک موردی تریش گەرەکم بێژم، بەرحاڵ وەختێ عوزوێک دوو عوزوی خانەوادەگرن، ئەو خانەوادە لە لەحاز ڕۆحی و لە لەحاز ماڵی و لە هەر لەحازێک و تحتی فشارە. ئەگەر واقعاً خەڵک نەیەڵن، من ئەزانمە و سونەتە لە کوردستانە زۆر قەویترە کە خانەوادەکان هەم بەدەم یەکترین و خەڵک مواظبی یەکترین هەن، وەلێ ئەبێ زۆرتر حتا لەوە بێ. ئای ستێعدادێ لەم خانەوادانە هەیە لە ئابانینەوە هەش هێشتا هەن لە زیندانە، هێشتا وەزیەتیان معلوم نییە. ئەم خانەوادانە لە ناو زیندانە ناوێ فکرکەنەوە لە بیر و چوونەتەوە. یعنی ئەمە هەم مەسئولیەتی خانەوادەکانە، بە نەزەر من هەم مەسئولیەتی تەشەکوڵە و ئەحزابی سیاسی و بەشەریشە. بەڵێ بەڕێزی وا خاڵێکی لاوازی بنەڕەتی لە بزوتنەوەی دادخوازان کاروەکو لە بەیانی خۆیان هاتووە پرش و بڵاوبوون و نایەکگرتوویە. بەڕای ئێوە بۆ بەهێزتربوون و یەکگرتووی ئەم بنەماڵانە دەبێت چی بکەن؟ زین لە ئێرانە زۆر سەختە تۆ تەشەکولێک و بێت. هەبان منەزانم ئەو خانەوادانەی بە ئابانینەوە هەشت هەروەک احتماڵن دیتانە چەنە بە لەمە ئێلامیان کردو مەرکەزێکیان تەشکیلە، نە مەرکەز وەک دەفتەر و شتیوە شتێکیان وایان تەشکیلدا و یا مەسەلەن خانەوادەی جانباختەکانی پەروازی ئوکراینی هەروە. مەسەن من شاید بێجم جانباختەکانی پەروازی ئوکراینی یەک نمونەی زۆر شاید موافقە، ئەویش بەخاتەوە بەشێکیان هەن لە خارج کشوەرە، بەشێکیان هەن لە داخڵە، وەلی خەریکن وەک یەک مەجموعە کارەکەن. ئەنجومەنێکیان هەیە، ئیسە و ئەنجومەنە لە خارج لە ئێرانە تشکیل بووە. ئەو ئەنجومەنانە ئەتوانێ هەتا لە خارج لە ئێرانە تشکیل بێ، چون زۆر لەم خانەوادانە کەسیان هەیە لە خارج لە ئێرانە. هەتا ئەگەر کەسیان نەبێ زۆر کەس دەتوانێت بە نمایەندگی لەوان ئەو کارەکە. زۆر جار کۆمەکەکە من نایژم هەمیشە کە بتوانێ ئەنجومەنێ تەشەکلێک بێ، چون ئاخر خودی ئەم خانەوادانە ئەگەیوە لە ساڵی هەرو 58 و 59 بەتایبەت 59 تمشاکەن زۆرتر بە چشکڵێ بووە، اتحادیان لە مقابل زیندانەکانە بووە. خانەوادەکان حدەقە خۆنی من کە زیندانی سیاسی بووم، دایکی من و خانەوادەم و خانەوادەی ڕفێقەکەم لەبەر زیندانە هۆشیان بە یەک بوو، خەبەریان لە یەکترین بوو. ئەگەر یەکێکیان ناڕۆیشتم بۆ ملاقات ئەو دانەکەی تر وەسایلی بۆ هاوردن. وەلێکن ئەشێ ئەمە سەتحێکی وەسیعتری بێ. مەسەن ئێمە مادەرانی پارکی لالەمان بوو کە تەجەموعەکە تەشەکولێکیانێ. تەشەکل زۆر مهمە، یا دایکی سەتاری بهشتی بنیادی سەتاری بهشتی دروست کرد. بەنظر من مهمە تەشەکلێکی حتا شاید بێژم ئێعلام نەشده وجود بێ کە ئەم خانەوادانە ئەحساسکەن. و بازە مێژم نمونەی پەروازی جانباختەکانی پەروازی ئوکراینی خانەوادەکانیان بەنظر من نمونەیەکی زۆر موفق بوو کە هەم لە خارج لە ئێران هەم لە داخل لە ئێران خودی ئەو بە یەکبوونە و هەماهەنگ فعالیەتکردنە زۆر کۆمەکی کردە. وەلی هەرام بەیانیانە یەک نوکتەی تر، هەر ئەم بەیانیانە خۆی ئەتوانێ ئەو خانەوادانە بە دەوریە کۆکاتەوە. ئەو زۆر مهمە کە دەنگیان هەرچی بەرزتر کات و قودرەتمەندتر کات.
بەڵێ بەڕێزیوە سپاس بۆ ئامادەبوونت پرسیارەکانی من کۆتایی پێهات ئەگەر شتێکەیە کە پێتان وایە ئاماژەتان نەکردووە پێ فەرموو. من فقط گەرەکم بوو یەک شت ئشارەکەم یەکی دوو مەورد لە واقع یەکێکەوەی کە ئەزانین کە جمهوری ئیسلامی لە ترسی ئێترازاتی خەڵک وەک قابل ناتوانێت ئێدامکە ولی ئەوە بە وەک معنی نییە کە جمهوری ئیسلامی دەستی لە ئێدامکردن هەڵگەڕانە ممکنە ئایسە چۆن ڕئیسیان ڕئیسی مردە و انتخاباتیانە و غێر و مەسحەکە انتخاباتیانە شاید موقت دەست لە ئێدام بکێشن زۆر موقت ولی بە نەزەر من ئەبێ ئەو ئێتراز عەلەیهی ئێدام ئەوەڵەن دائمی بێ ئەینا جمهوری ئیسلامی ئەزانێت کە وەختی ئێتراز نییە شروعەکە دووبارە ئێدامەکاتەوە و دوومەن مەوردێتر 30 خۆرداد 20 ژوان ڕۆژی جەهانی زیندانیانی سیاسی زۆر بەزوو یەکەمتر لە مانگێکمە کە خۆی ئێمە کمیتەی ئازادی زیندانیانی سیاسی لە ساڵی 2011 ئێلامی کرد شاید ئەمە مناسبەتێکی زۆر باشە کە گشتی خەڵک جیالەوەی کە جزوێکی تەشەکل و حزب هەنیانین بتوانن لەو ڕۆژە بە ئەشکالی مختلف چ لە داخل ئێرانە چ لە خارج ئێرانە بتوانن لەو ڕۆژی جەهانی زیندانیانی سیاسی کە 30 خۆرداد 20 ژوانە بتوانن ئێترازێک بەیانیە بۆ یا بە هەر شکلێکی موجود دەنگی زیندانیانی سیاسی و ئەوانەی وا محکوم بە ئێدامن بگێنن بە نەزەر منم ڕۆژانە مهمە وەختی قسەیەوەکەین چۆن ئەتوانین بە یەکەوە کارکەین ئالەم ڕۆژانایە بتوانین قەدەمێکی گەورەتە هەڵگرین کە دەنگێکی گەورەتر بێت. بەڵێ زۆر سپاس بەڕێشیوە بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمە. زۆر سپاس لە ئێوە. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئاسۆی بەرابەری سپاس بەوەی کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون هەتا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر ماڵاوە.